بەپێی چەند بەڵگەنامەیە کە دەست ئێنارتی کەوتون لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە مانگانە بڕێکی زۆر نەوتی ڕەش بۆ کۆمپانیایەک دابین کراوە کە ناوی لە تۆماری هیچ وەزارەت و دەستەیەکی هەرێمدا تۆمار نەکراوە و کۆمپانیاکەش بارەگای نییە. لەسەر ئەو پرسە ئەندامێکی پەرلەمانی کوردستان ماوەی 5 مانگە بەدوای ئەو کۆمپانیایەدا دەگەڕێ، بەڵام وەک خۆی دەڵێت هەموو شوێنێکی هەرێمی کوردستان گەڕاوە و هیچ کۆمپانیایەک بەو ناوەوە بوونی نەبووە. بە نووسراوی ژمارە 3945 کە لە 28 نیسانی ئەم ساڵدا لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکان و بە ئیمزای ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان دەرکراوە، دەردەکەوێت کە وەزارەتی سامانە سروشتیەکان نەوتی ڕەش بۆ چەند کۆمپانیایەک دابین دەکات و یەکێک لەو کۆمپانیانە ناوی زیپۆیە. بەپێی بەڵگەنامەکان ماگانە بڕی 37500 تۆن نەوت دەدرێت بەو کۆمپانیایە، بەڵام لە بەدواداچوونەکانی ئێنارتی و بەشێک لە ئەندامانی پەرلەمانیشدا هیچ کۆمپانیایەک بەو ناوەوە لە هەرێمی کوردستاندا بوونی نییە. بۆ دڵنیابوون لە بوونی کۆمپانیایەک بەو ناوەوە بە نووسراوێکی تر لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بە ژمارە 2477 کە لە 3 مانگی ئایاردا دەرکراوە، وەزارەتەکە دەڵێت هیچ کۆمپانیایەک لای ئەوان بەو ناوەوە مۆڵەتی نییە و تۆمار نەکراوە. بۆ زیاتر دڵنیابوون لە بوونی هەمان کۆمپانیا، دەستەی وەبەرهێنان بە نووسراوی ژمارە 1038 کە لە 23 مانگی نیسانی ئەم ساڵدا دەرکراوە، هیچ کۆمپانیایەک یان کارگە یان دەستگایەک بە ناوی زیپۆوە لای دەستەکەیان تۆمار نەکراوە و بوونی نییە. بۆ وەرگرتنی زانیاری و ڕوونکردنەوەی پێویست جارێکی تر بە نووسراوی ژمارە 3585 پرسیار ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان کراوە لەسەر چۆنیەتی دابینکردن و پێدانی نەوتی ڕەش بەو کۆمپانیایە. وەزارەتی سامانە سروشتیەکان بە نووسراوی 4616 وەڵامی داوەتەوە و تیایدا هاتووە. لەبەر ئەوەی ئەم جۆرە کۆمپانیایانە هیچ خزمەتگوزاریەک پێشکەش بە وەزارەتەکەیان ناکەن، ئەوان ناویان تۆمار ناکەن. نرخی هەرتەنێک نەوتی ڕەش 170 دۆلارە، بەو پێش بێت ماگانە بڕی 6,375,000 دۆلار نەوتی ڕەش دراوە بە کۆمپانیایەک کە ناوی لای هیچ وەزارەت و دەستەیەکی هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. ڕێبوارکاکەی ئێنارتی هەولێر.